بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و میری پەروەردگارتان لێبێت بەڕێزان ئامادەبووان. سڵاو شاجوان و شازادەکانی کوردستان، سڵاو ڕێبوارانی ڕێگای پێشین، پیرۆستان بێت، پیرۆستان بێت تاجی زێڕین، تاجی بەرزی و شکۆ و ئەوین. منیش لێرەم هەروەک ئێوە تاجی زێڕینم پۆشیوە. زۆر دوور نییە چەند ساڵێکە، 3 ساڵ 4 ساڵ ئەبێت لەگەڵ ئەم تاجە زێڕینە شنەی بەختەوەریم دیوە. زۆر دڵخۆشم لەم کانیاوە، منیش قمێک ئاوی سازگارم نۆشیوە. باش بیرم دێ لە دەرسێکە لە حەڵقەی تەفسیری نورە، وتیان هەستن مامۆستا دێ، پاش هاتن و سەلامکردن فەرمووی ئادەی کچەکانم با بچینە سەر ئایەتی وەلیەضریبنە بخمورهین. ئیتر لەو ڕۆژە بەدواوە ئەم تاجەی من هەروەکو نور بوو بە بینایی بۆ چاوم، پێی دەبینم نزیک و دوور. لەم جەنجاڵی ئینتەرنێت و فەیسبووک و عەولەمەدا هەر هاوڕێمە و بۆ ساتێکیش دەستمان لە یەکتر بەرنەدا. لە گشتێ لە ڕێی مەکتەب و لە ناو پۆل، لە کافتریاکەی ناوزانکۆ، لە کوچە و کۆڵان و بازاڕ، لە گوندەکەی خۆمان بم یان لە مۆڵەکانی ناوشار، هەر لەسەرمە و لەو بەرزیە ناهێنمە خوار. ئەم تاجەی من هەر وەک تاجی سەری ئێوە، وەک تیشکی خۆر کام لوتکە بەرز و بڵندە لەوێوە سەردێنێتە دەر، هەر وەک ئاڵتون زی و ئەڵماس بە قیمەت و بە بەهایە، مایەی بەختەوەری دونیا و پاشان ڕووسوری لای خوایە. لێ کاتدا کۆنە و نوێیە، لێ کاتدا کۆنە و نوێیە. ئەزانن بۆ چونکە لە تاجەکەی حەفسە و ئائیشە و خەدیجەیە، چونکە لە تاجەکەی حەفسە و ئائیشە و خەدیجەیە. زۆر خۆشحاڵم کە بەشدارم لەگەڵ ئێوە لە فیستیڤاڵی تاجی زێڕین. هاوڕێکانم دەستە دەستە تاج دەپۆشن، دەم بە خەندە و بە پێکەنین. کام تاج کام فیستیڤاڵ؟ تاج و فیستیڤاڵی بەکاڵابوونی مرۆڤ و داڕنینی ئەخلاق و دین، یان لەسەر باسی شەناگە و لێوی گەورە و بۆتۆکس و فیلەر بینین؟ نانا، ئەم فیستیڤاڵە زۆر جیایە، کەرنەڤاڵی شەرم و ویقار و حەیایە. مرۆڤ تیایدا کاڵا نییە هەڕاج بکرێ بە سەودایە، خاوەن ڕۆحە ئەقڵە بیرە کاینێکی زۆر باڵایە. ئەها سیرکەن ئەم ناو کۆڕە، لەم سەر هەتا ئەو سەر گوڵبارانە، هەواش بووە بە نەسیمی عەتر و عەمبەر و ڕەیحانە، هەواش بووە بە نەسیمی عەتر و عەمبەر و ڕەیحانە. ئەی چۆن نابێ کە باسی ئال و ئەسحاب و یارانە، کە باسی ئال و ئەسحاب و یارانە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.